ئەمشەو ئیتالیا و فەڕەنسا لە یاری لوتکەی نیشنز لیگ ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و ئافرەتانی هەولێرەیش لە بەغدا دووەم بوون. سڵاتان لێبێت. لە یاری لوتکەی نیشنز لیگدا ئەمشەو هەردوو هەڵبژاردەی فەڕەنسا و ئیتالیا ڕوبەڕووی یەکتر دەبنەوە. یاریەکە لە میلانۆ کاژمێر 40 خولەک دەست پێ دەکات و چاوەڕوان دەکرێت یاریەکە بەهێز بێت. لە یاری چووندا ئیتالیا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە فەڕەنسای بردەوە و ئەمشەویش دەیەوێت بردنەوەکە دووبارە بکاتەوە. هەر لە کاژمێر 45 خولەکدا ئیسرائیل و بەلجیکا لە هەنگاریا یاری دەکەن. پێش ئەو یاریانەش لە کاژمێر 8دا ئینگلتەرا میوانداری ئێرلەندا دەکات و تۆخێلی ڕاهێنەری نوێ ئینگلاند دەیەوێت دووەم برنەوەی لەسەر یەک تۆمار بکات. هەروەها یاری فینلەندا و یۆنان دەکرێت و نەمساش بەرامبەر سلۆڤینیا یاری دەکات. هەر لە کاژمێر 8دا نەرویج بە سەرکردایەتی هەلاند ڕوبەڕووی کازاخستان دەبێتەوە. ڕکابەریەکانی ئەم جارەی نیشنز لیگ تا ڕۆژی سێشەمە بەردەوام دەبن. شازادە هاری متمانەی بەخۆیەتی و دەیەوێت لەگەڵ توخێلی سەرەکی بێت. هاری کەین ئەوەندە خۆی بەدڵە و ئاستی یاریکردنی خۆی پێ باشە دەڵێت لەبەر درەوشاوی خۆم بانکێشتی هەڵبژاردەی نیشتمانی کراوم نەک لەبەر کاپتنیم. لە چەند ڕۆژی ڕابردوودا کەین تووشی شۆک بوو. ئەوەش کاتێک ڕاهێنەری کاتی هەڵبژاردەی ئینگلتەرا لە کۆتا یاریدا یاریزانەکەی لەسەر کورسی یەدەگدانا. هەر بۆیە کەین دەڵێت کاتێک پێیان وتم لەسەر کورسی یەدەگی بە حکمی ئەوەی کە کاپتنم کاردانەوەیکی ئەو تۆم نەبوو تەنیا قبوڵم کردبوو هەر بۆیە نازانم چی ڕوودەدات. هەروەها دەشڵێت با تۆخێل بێت بزانین ئەو چ بڕیارێک دەدات چونکە من لەبەر کاپتن بوونم بۆ ئینگلتەرا بانکێشت نەکرام و بەڵکو ئاستی یاریکردنم باشە و ئەوە ژوا دەکات بانکێشت بکرێم. ئەمڕۆ لە هەولێر خوڕی پێشخستنی ڕاهێنەرانی یاری باسکە دەستی پێکرد کە ژمارەیەک ڕاهێنەری کوردستان و شارەکانی عێراق بەشدارن. خولەکە لەلایەن لقی هەولێری یەکێتی باسکە و بەسەرپەرشتی یەکێتی باسکەی عێراق بەڕێوە دەچێت. وانەکانی خولەکە لەلایەن وانەبێژانی کورد و لوبنانیەوە پێشکەش دەکرێن و 3 ڕۆژ دەخایەنێت. هەروەها بە شێوازی تیۆری و پراکتیکی لە هۆڵی یانەی ئەکاد دەبێت. عەبدولخالق عەبدولقادر سەرۆکی لقی هەولێری یەکێتی باسکە بە 1964 ڕاگەیان ئامانجیان لە خولەکە بەرەو پێشبردننی توانای ڕاهێنەرانی باسکەیە و ئاشناکردنیانە بە نوێترین گۆڕانکاریەکانی مەشق و ڕاهێنان لە یاری باسکەدا. وانەبێژانی خولەکە پێکاتون لە پاتریک سابا ڕاهێنەری پێشووی هەڵبژاردەی لوبنان و نێودەوڵەتی وەدیع بەهنام چارەسەری فیزیکی و دکتۆر شوان عەبدوڵڵا ڕاهێنەری توانای جەستەیی. بۆ یەکەم جار تیپی جۆدی یانەی ئافرەتانی هەولێر لەسەر ئاستی عێراق لەی دووەمیان بەدەستهێنا. پاڵەوانیەتی جۆدۆ یانەکانی عێراق بۆ کوڕان و کچان لە بەغدا لەسەر ئاستی تازە پێگەیشتوان. ئێوارەی دوێنێ شەمە کۆتایی هاتو تێدا یانەی ئافرەتانی هەولێر بە 5 یاریزان بەشدار بوون و پلەی دووەمیان بەدەستهێنا. لە کاتێکدا یانەی شورتە پلەی یەکەمی بردەوە بەڵام ئەوەی گرنگە یانەی ئافرەتانی هەولێر یەکەم جارە پلەی دووەم لە ئاستی عێراق بەدەستدێنن. هەروەها یانەی ئاڵا لەسەر ئاستی کوڕان توانیان پلەی سێیەم بەدەست بێنن کە بە 4 یاریزان بەشدار بوون. هەر لە پاڵەوانیەتەکەدا سەرۆکی لقی هەولێری یەکێتی جۆدۆ بەهێز ڕواندزی پشتێنی 3 دانی ڕەشی فەخری پێشکەش کرا. بەهێز ڕواندزی بە 1964 و سپۆرتی ڕاگەیان ئەنجامەکان زۆر گرنگ بوون بۆ جۆدۆی هەولێر بە تایبەتی یانەی ئافرەتانی هەولێر بۆ یەکەم جارە پلەی دووەمی عێراق بەدەستدێنن. خۆتان لەگەڵ.